میوانێکی ترمان هاوڕێیان ئاگادار مەکەن لەسەر هێڵە. ئەگەر هەڵە نەبم هاوڕێوریای ئەحمەدیە. هاوڕێوریای ئەحمەدیم کاتت باش. زۆر ڕێز و سڵاوم هەیە کاکاوکوکیان بۆ ئێوە و بۆ هاوڕێیانی تلویزیونی کۆمەڵە و بۆ بینەرانی خۆشەویست. هاوڕێوریا مانگرتنەکانت حتمما ئەمڕۆ بە دوواداچوونت بۆ کردەوە ئاگا لە هەواڵەکان هەیە. خەڵک بەگشتی یەکڕیز یەکدەنگ مانیان گرتووە و بەدە بانگەوازی لایەنە سیاسیەکانەوە چوون. ئەم مانگرتنە چۆن هەڵە سەنگێنی جیاوازی لەگەڵ مانگرتنەکانی پێشوو چییە؟ کاکاکۆگیان من دوێکە لایفەکەی خۆشتم هەر تاقیب کرد و هیوادام نمونەت زۆر بێت و نمونەیە و هاوڕێیانەی کە ئەم نوع کارە ناکەن و زەحمەتە کێشن زۆر بێت. هەر لە ناو کۆمەلگای ئێمە کەسانی وەکتووە ئەو کەسانن چ لە ناو شارەکان و چ لە دەرەوەی شارەکان بلەخرە تەلاشەکەن وەزێتێکی ئاواکە هەیە بە وجودی بێرن. من دیارە ئێخبارەکان ئێوەی زۆرترە خۆتان باشە زانن کە یعنی لە من باشتر زان ئێخبارەکان من زۆر دڵخۆشم و زۆر خۆم بە بەختەوەرە بینم ئیمڕۆی بەشێک لە ژیانم بێت کە ئاوەها خەڵکی کوردستان و حتا نەدەنیا خەڵکی کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانی زۆرێت لە شارەکان ببینم ئاوەها سازماندراو، ئاوەها یەکدەنگ، ئاوەها تەسمیمێکی گەورە بە نمایشە بکێشن و ڕفراندومێکی گەورەی ئاوا لە بەرچاو تەواوی دنیاوە بە ئیجرا بنێن کە نەیەکی گەورەی ئیمڕۆژی بە جمهوری ئیسلامی و بە نوع ئەنواعی بەحاڵ ئەنواعی حتا ئۆپۆزیسیۆن هایەکی ڕاستی جمهوری ئیسلامی بێ ئەحساب عمومی سنت هەر کەس و هەموو کەسێک نییە. یعنی ئەحساب عمومی جوابێکی زۆر گەورەیە، نەیەکی زۆر گەورەیە بە زلهێزەکان و لە عین حاڵە زۆر زۆر ئاخلانەیە لەبەر ئەوە زلهێزەکان و نیروەکان حکوومەت خونسا ئاکاتەوە جێگیریانەکاوە قودرەت مردم و لەناو کۆمەلگایکی وەکو کوردستانە بە هەموو چین و توێژەکانیەوە یەکدەست نیشانەدا لە مقابل دوشمنەکەیانەوە. من بەڕاستی ئەم ڕۆژە گەورە تەبریکێژم بە ئێوە بە خەڵکی کوردستان و بە هەموو کرێکار و زەحمەتکێشێکی ئێران کەیتر لە قسەکان پێشوو خۆتانیشدا ئێشارەتان پێ کرد کە مەسەن شوێنهایەتر پەیوەست بوون بەم ئاعترازە یا لە ئاعترازاتانە لە ئاعترازەکاننا زۆر بەرچاون ئەم دەورە. من هیوادارم ئەوە هەر چێ زووتر یا زۆرتر پەرە بسێنێت و بتوانێت قودرەتی خەڵک و بەتایبەت قودرەتی کرێکار و زەحمەتکێش و ئەو ئینسانانەی کە زۆڵمیان لێکراوە لە ناوم کۆمەلگا هەرچی محکەمترە بکاتەوە لە مقابل دوشمنەکەیانەوە تەوازن قواکە بگۆڕێت. کە متمئێنم ئەمڕۆ یەکێک لەو ڕۆژانەیە کە تەوازن قوا بە تەواو معنا ئەگۆڕێت. دیارە زۆر حسابات ئێمە تەجروبەمان هەیە کردومانە لە کوردستانە زۆر کاریان کردووە، بەڵام ئیمڕۆ دانێ لەوانەیە کە بە نەزەر من عمومیت لە ئێرانە زۆر تەجروبەیەکی عەمەڵی و جوان لە خۆی بەجێ هێڵێ. ئەم ئەحتسابە بە معنایەک زۆر کەس پێی وایە کە ئەو حساباتی پێشوو دشکردەوە بۆ دش بە جەنایەت، بۆ دش بە جەنایەتێک کە بە دەرحەق بە کوژرانی شوانەی سێقادر کرا، دش بە ڕامینی حسێن پەنای و هاوڕێیانی، دش بە فەرزادی کەمانگەر، دش بە ئەعدامی ئەو ئازیزانە کە کرا لە کوردستان بۆ ناڕزایەتی بۆوانە مانگرتن بوو. بەڵام ئەمە تۆزێک سەراسەری ترە لە قسەکانی خۆشتانە هات. هەر ئەمڕۆ بەندەر عەباس، تاران، هەمەدان زۆرێک لە بازاڕیانی ئەو شارە گوایە بەندەر عەباس نزیک 90% داخراوە، شارێکی سەنعەتی ئاوا. ئەمە پامێکی گرنگی پێەیە. هەستەکەی ئەم مانگرتنە سیاسی ترە، دش بە دەسەڵاتە، تەنیا دشکردەوەیەکی دش بە جەنایەتێک نەبێت. ئەمە درێژەی ئاعتراز و ناڕزایەتیەکە، درێژەی شۆڕەشی ژنجیان ئازادیە. پێتوانیە وایە تایبەتمەندیە؟ زانکی جنبش ژنجیان ئازادی گۆشەیەکی کردەوە، پەنجەرە و درگایەکی لەم جنبشا کردەوە کە زۆر زۆر عەزیم بوو. ئەم جنبشەی ئێستا ها بەڕێگاوە نیشاندەر ئەوەیە کە مردم لە جمهوری ئیسلامی عبوریان کردووە. ئێتە قسەکە ئەوە نییە متاڵبەیەکی مشەخصت ببێت.
هەر متاڵەبێک لە هەر گۆشەیەک دنیاوە لە گۆشەی ئێرانەوە چ لە دێهاتی کێو بێت چ لە ناو بازار مرکزی تارانیەوە بێ لە هەر شێوەیەکە مەترەح بێت خودی مەترەحبوونەکەی بەوە نامێنێتەوە و تەواو نەتەنیا تەواو ئێران نەگرێتە بەر بەڵکو تەواو یعنی خاص و متاڵەباتی مردم کولەن فەلسەفەی کولی ئەم ڕژیمە ئەبەنەژێ پرسیار و ئەمە ئاعترازێکی سیاسیە ئیمڕۆ ئاعتسابێکی سیاسی گەورەیە نسبەت بەم ڕژیمە بۆیە فەرق و تەوافەتەکانی من لەوە ئابینم کە تەکامڵی پیا کردووە یعنی تۆ هەرچەنە ئاعتساباتێکە لە کوردستانە پێشتر کراوە زۆر زۆر بەرهەق بوون ئەوانە بەڵام ئیمڕۆ بەخسەکەی خۆت ئاعتساب لەسەر مۆردێکی مشخص نییە بە تۆر کولی لەسەر فەلسەفەی جمهوری ئیسلامیە و خودی هەر ئەوە بووە بە باعیسەوەی کە بە نەزەر من لە ناو ئێرانە هەمەگیرتر بێت و یا شاید باشتر بێژم شاید کوردستان ئەو نەقشە بۆ خۆی هێشتا قائل نابێت کە بەڕاستی ئەتوانێت لە جنبشی کوردی ئێرانە نەخشێکی ڕەهبەری کنندەی بێت ئیمڕۆ ڕۆژی لەوانەیە کە ئەبێ ئەوە ئیسباتەن سەب بکرێت کە کوردستان قیناکە تەنیا یعنی سازماندراوە ئەحزابی هەیە لە ناو خۆیان تەسلیم ئەگرێت تەسلیمەکانی ئیجراکرێت بەڵام باوەڕکەن ئیمڕۆ ڕۆژی لەو ڕۆژانەیە کە ئەوە بە ئێمە نیشانەدا کە کوردستان ئەتوانێت لە خۆی زیاتر تەسیری بیان لە ناو خۆی زیاتر تاسیری بێت و من بەڕاستی حتا وەختی فراخانەوەی ئەعتسابە دریا هەر لە دڵمەوە وت خۆ ئەکرا بێژن هەموو ئێران بێتە ناو بڕۆن ناو ئەعتسابەکەەوە دیارە لەو فراخان دەرگەلا چونکو ئێمە زۆر مەسئولانە ئەمەڵەکەین و قسەیەکە ئەکەین لە پای قسەکەمانە ئاوێسین مەسئولیەتەکەی بە عۆهدەگرین حتمما هیچ ئەوە لە بەرچاو ئەگریت کە ئەو شتێک کە بە واقع پێمان وایە ئەکرێت فراخانی ئەدەین بەڵام هەندێک خۆمانە بینین کە زۆر زۆر لەوە زیاتر کەوەی کە فراخانی مثڵ بۆ خەڵکی کوردستان ئەبینی لە بەردە عەباسەوە جواب بگرێتەوە ئەبینی لە حتا خودی بازاڕی کارانەوە جواب بگرێتەوە ئەبینی لە زۆر شوێنی ترا جواب بگرێتەوە ئەمە نیشانەی ئەوەیە ئەو هاوبەستگی و ئێمە مەد نەزەرمانە و ئەو پێشقراوەڵیە سیاسیە کە دۆ خۆت دوێکە زۆر جوانی شارەت پێکرد لە بەحسەکان تا لە کوردستانەوە چ لە طریق جنبش ژیان ئازادیەوە هەروەها لە تەواو عمر ئەم 47 ساڵە نەخشێکەوە کوردستان بوویە لە نەوتن بە جمهوری ئیسلامیە ئەوە دیارە ئەبێ بە ئەمری ڕۆژ ئیمڕۆ ئێمە ئەیبینین کە ئەمری ڕۆژی هەموو کەسێکە لە ئێرانە یا حداقل زۆربەی زۆری ئەوانەیە کە زۆر مستەمیان لێکراوە لە تەریقەن ڕژیمەوە ئەمەش دقیقەن ئەو نقطەیە کە ئەیبێ وەسڵیکەینەوە بە داهاتووی کە مەد نەزەرمانە یعنی ئەبێ بزانین ئێستا ئەو زەرفیەتە لە کۆمەلگای ئێمە هەیە چه کوردستان و بەلوچستان و تاران و ئابادان و هەموو ئۆستانەکانی ئێران بتوانی بەیەکە وەسڵ بکەیت ئەتوان ئەو زەرفیەتە هەیە کە ئاعتساب تۆ تەسەوەر کە مەسەڵەن ئەم ئاعتسابە چەندین ڕۆژ بێ لە ئێران چەندین ڕۆژ بێ یەک هەفتە بێ هەموو شتەکان بخەوێت واقعان چی منێتەوە بۆ ڕژیمە واقعان توانی ئەو ڕژیمە خۆی ئیدارە کاتوانی بمێنێتەوە لە حاڵێکە ئەسلحەیەکە کە زۆر زۆر یعنی بڕای هەیە بەڵام خەتەرێکی کەمە زەرەرێکی کەمە یعنی عاقلانەبوون و مەسئولانەبوونی ئەم نوع کارە هالەوە کە تۆ ئەو نیوەی کە هەتا ئەی پارێزی یعنی جمهوری ئیسلامی ناتوانێت ئیسە بڕۆی بە ناو ماڵەکانە کەس لە ناو ماڵەکان خۆیانە دەبێری بیان کێشی بەدارە بەخاتر لە ناو ماڵەکەی خۆیانە دانیشتوون بۆیە شێوەی مبارزەیەکە لە کوردستانە و دەستیشان نەکرێت زۆر 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 حیاتیە بۆ ئێران بۆ کولی ئێران بە نەزەر من ئەو نەقشە ئەبێ قائل بین یا قائل بێت بۆ خۆی کوردستان کە تۆزێ فعالتر و ڕەهبەرانەتر بەنسبەت کولی جنبشی ئێرانەوە ڕەفتار بکە. کاک وریا دوایین وتت بە کورتی ڕۆ لە خەڵکی شۆڕژێری کوردستان هەرچەند لە ئەوڵەوە بە دەستخۆشی دەست پێکردبەوە حەزەکەم کۆتاییش بڵانم دوایین وتت چییە بۆ خەڵکی شۆڕژێری کوردستان؟ من دوای وتم ئەوەیە ئەڵێم خەڵکی کوردستان خۆیان نەزانون لە ناو خودی خەڵکی کوردستانە بۆ چوونی جیاواز زۆرە
لەناو خودی خەڵکی کوردستانە ئەزانن گرایشاتی مختلفی سیاسی زۆرن، بەڵام ئەیشزانن ئەوە چ گرایشێکی سیاسیە ئینسانیە عەمیقەن ئینسانیە کە لە هەموو شوێنێک معنی پەیاکە، یعنی متاڵباتێکە خاست و ئارزووی کە خەڵکی کوردستان بۆ خۆیان دیاریان کردووە، چ لە دەوران جنبش ژنجیان ئازادیەوە چ لە ئێستا خەریکن بە تەواو ئەم دنیا عەرزەیەکەن، ئەوە شتێکە کە نەجات دەر ئینسانە، یعنی ژیانێکی جیا لە ستەم، جیا لە ستەمی نەتەوایەتی، جیا لە ستەمی جنسیەتی، ژیانێکی مرەفەه، ژیانێکی ئەمن، ژیانێک کە بەهەرحاڵ لایەقی شەئەنی ئینسان بێ. ئەوە ها لەسەر لەوحەی ئەم ئەعتساباتە و تەزاوراتە و بۆچوونەکانی کوردستانەوە. ئەوە شتێکە کە کوردستانی کردووە بە کوردستانێک کە هەموو لە هەموو دنیاوەتان تماشایەکەن و ئەمە ئەبێ ئیدامەی بێت و ئەوە تەنیا ئەسلحەیەکە یا گەورەترین ئەسلحەیەکە کە هیچ دوژمنێک ناتوانێت لە مقابڵیەوە دەوام بێنێ و لە عەوەزیا لە هەموو شوێنێکی دنیا سمپاتی بۆ خۆی کۆ ئەکاتەوە. هاو سەرنوێشتەکانی لە ئێران و لە دنیا زۆرن. ئێسانهای هاو سەرنوێشتی خەڵکی کوردستان بەڕاستی ملیۆنها ئینسانن. هەمووی ئەمانە ببینن لەگەڵیانە دەست بخەنن دەستن ناو دەستیەک و ئەو تەلاشەیە کە ئیسها لە جریانە متمەئینن ئەگەر ئیدامە بێت هەر ئەو ئارەزوگەریچە کە خەڵکی کوردستان هەیەە متمەئینن بەدیتێت. من هەر ئەو ناتوانم سەر تعزیم دابنەوێنم بۆ ئەو ئێرادەی کە هەیەە، ئەو ئێرادە شۆڕشتێرانە کە لە ڕۆژە وەڵە تا ئیسە بوویانە لە هیچ شرایەتێکە تەنیا نەداوە بە دشمن، لە هیچ شرایەتێکە شەک و تەردیدیان نەکردوەوەی کە ڕێگەکەیان دروستە و متمەئینن ئیمڕۆ لە هەموو ڕۆژێک سەربازانەتر ئەتوانن بە کارەکەی خۆیان نەداوە بدەن و دنیا بە چاوێکی ئینتزارەوە تەماشایانەکە. زۆر سپاس بۆ تۆ هاڕەوریان ماندوو نەبی، دەستخۆش کە لەم بەرنامە ئامادە بووی. سپاس دەکەم و ماندوو نەبن، زەحمەت نکەشە.